جیۆپۆلەتیکی معارەزە و هەڵبژاردن بەشینۆ لانووسینی بێستون محەممەد ساڵح بۆ ئەوەی ئەقلی دەستە جەمعی قەراری تەندروست بدەین ئەم گۆشەیە بێ ئومێدی نییە نابگرە دواخستنی قەراری خەفەکراو نییە بۆ گەڕانەوە هەنگاو بەرەو دواوە یاخود بۆ لەباربردننی و دەرفەتەی لە پێشمانە بگراسۆیە کە بۆ کرانەوەی چەتروخانەی ئەقلی من و تۆی هاوڵاتی و خستنەوەی خاڵە بۆ سەرپیتی دەستەواژە تەندروستەکان لە پێناو چاکەی گشتی و بەرژەوەندی باڵای گشتی و سەروەری قانون و سڕینەوەی ئەقلی دەرەبەگی سیاسی و ئاشبەتاڵ لەڕێ تەشی ڕێز تەشی ڕێز بێت بە کلکی کەر ئەی ڕێسێ جیۆپۆلەتیک زاراوەیەکی تەقلیدیە بە پلەی یەکەم کتومت دەشەسبێت لەسەر کاردانەوەی جوگرافیا لەسەر سیاسەتکردن زانستێکە لێکۆڵینەوە لەسەر کاریگەری زەوی بۆ وشکانی دەریایی ناوکرۆک بەرهەم و پێگەی لەسەر سیاست لە بەرامبەردا هەوڵدانی سیاست بۆ سوود وەرگرتن لەم خەسڵەتانە پشتبەست بە دیدگەیەکی ئایندەیی کە زیاد کراوە بە جیۆپۆلەتیک کە بەشێکە لە جیۆستراتیژی بەڕاشکاوی ئەگەرێک بیرۆکە و بنەماکەی ئەسڵ دەسەڵاتە و لێ هەندێک لەوانەی خۆیان بە ئۆپۆزیسیۆن پێدەزانن لە کوردستان شاباشکەر و سەماکەری بوونەتە سەرچۆپی کێشی گواستنەوەی تەواوی بەرەو ڕاجیاوازەکانی ئۆپۆزیسیۆن لە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێم بە مولزەمی بارەگەی سەرەکی کار و قسەی ئۆپۆزیسیۆن بگوازرێتەوە بۆ پایتەخت بە بیانووی ئەوەی تەواوی گۆڕانکاری و چاکسازیەکان مولزەمە لە پایتەختەوە دەست پێ بکرێت و بگوازرێتەوە و پێچەوانەی بۆ شار و شارۆچکە و شارەدیەکانی کوردستان ناشمە نێوردەکاریەوە تایرە ئیستێکی لێ دەکەین و پێش ڕووداوەکان ناکەوین مەقسەدی کەلام دەسەڵات لە کوردستان گەرەکیە بە جیۆستراتیژ لە ڕێگەی هەندێک لە خۆ بە ئۆپۆزیسیۆنەکانی پایتەخت و دەرەوەی پایتەخت کنترۆڵی مەرکەزی دەنگی ئۆپۆزیسیۆن و بەرەی ئۆپۆزیسیۆن بکەن لە کاتێکدا دەسەڵات وانەی ڕەدووی دەکەون لە ئۆپۆزیسیۆن دەبوو جیۆپۆلەتیکی وڵاتیان بە هەندوەر بگرتبە دەرهەق سیاسەتی دەرەکی هەرێمەکە و توندکردنی پێگە و داواکاریەکان و خوێندنەوە و بەرکەوتی سیاسەتی دەرەکی کاریگەری بۆ سەر ناوخۆ بە باشترین شێوە ڕنگدانەوەی واقع بە بە نمونە پرس و گرفتی موچە ئەم پرسە بە یەقینەوە گرفتێکی دەستکردە و هەڵتۆقیوی نێوان مەرکەز و دەسەڵاتی هەرێم خۆیانن تا نزیک بینەوە لە هەڵمەتی هەڵبژاردن هاوکێشەکە تون دەکەنەوە تاوە کۆکارێک بۆ گەیشتن بە مەبەست و مەخرەجاتی دەرەنجامی هەڵبژاردن دەیخوا قەزاتانخا بیرۆکە و هەڵوێستی ئەم دەسەڵاتە بە نیسبەت تەرحیلکردنی ئۆپۆزیسیۆن لە دەرەوەی پایتەخت بۆ ناو پایتەخت وەک بەرنامەکەی کەناڵی ئاوا وهایە کە جاڕی بۆ دابوو بە تاسقۆ و پێمانەڵێن ئاگادار بن کاتژمێر نۆی شەوی داهاتوو لە ئاواوە بە شارموشیراغا میوانە و باسی پەتاتە دەکەین دەوەرە شێخ بمێنێ ماڵی سیاسی دزراوی میلەت لەلایەن لەشکری ڕاگەیاندنی خۆفرۆش و تاڵانچیەوە میلەت هیچ گرفتی نییە باسی پەتاتەمان بۆکەن ئەفەندم مەسەلەی تەرحیلکردنی ئۆپۆزیسیۆنی شەروەک باسی پەتاتەکەی ئاوا وهایە چێرچێل جوانی وتووە لە گێلەکان سەرکردە تەشکیل دەکەن دواتر دەپرسن ئەم ماڵوێرانی و وێرانکاریە لەکوێوە هات تێگەیشتن بۆ ئەقڵ مەزدەی معریفەی ئەوێت بۆ گێلیش تەرحیل و تەبعیس و تەهجیری ئەوێت بەردەوامی